چەند ڕۆژێک لە ڕۆژانی پێشوو تەرخان کرابوو بۆ هاوکاری ناردن و هاوکاری کۆکردنەوە بۆ براوخشکەکانمان کە لە ئێستای لێیان قەوماوە و ئەمە وای کردبوو کە مەجالێک بڕەخسەنێت بۆی کە ئێمە ببینین تا چەند هێشتا ڕۆحیەت و گیانی هاوکاربوون و بەخشندەی لەناو ئێمە بە زیندویەتی ماوەتەوە کە بەڕاستی کۆمەڵک دیمەنی زۆر سیرمان ئەبینی کە مرۆڤ کە ئەیبینی دڵی پڕ ئەبوو ئاری ئەوەی کە بۆ نمونە کەسێک خۆی ناتوانێت و دەسەڵاتی بتایبەت لە ڕووی داراییەوە نیە بەڵام لە زمان و لە دەمی ماڵ و مناڵی خۆی ئەگرێتەوە ئەیهێنێت لەم کەمپێنە ئەیبەخشێت ئەوە نیشانی ئەدات هێشتا ئەم گیانە تا چەند لەنێو ئێمە زیندووە جا ئێمە لا تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەسەر ئەم ڕۆح و گیانی هاوکاربوون و بەخشندەیە قساکەن و ئەوەی کە بۆ نمونە تۆ چۆن بتوانیت لەنێو هەموو تاکەکانە ئەم گیانە دروست بکەیت و ئێمە بینیمان شان بەشانی دایک و باوکەکان زۆر جار منداڵەکانیش بەشدار ئەبوون چۆن تۆ بتوانیت بە شێوازێکی دروست بێ ئەوەی کە ڕۆحی ئەو منداڵە دەرونی ئەو مناڵە زیانی پێ بگات بە بینینی کۆمەڵێک دیمەنی ناخەژێن بشتوانی فێری ڕۆح و گیانی هاوکاربوون و بەخشندەیەکەی بکەین لەسەر ئەم گیانی هاوکاری و بەخشندەیە قساکەین با بزانین چۆن ئەتوانین تاکێکی بەخشندە پەروەردە بکەین لەسەر ئەم تەورە بە میواندارەتی زۆر بەڕێز لەتیف حسێن ئەدوین کە بەڕێزیان توێژەر و کۆمەڵایەتین کاک لەتیف سڵاو لێبێ زۆر بەخێر بێ کاک لەتیف لە هەر ئەم کەمپینە پێشوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە تێمان پەڕاند و هێشتا ئەم ڕۆژ هەر بەردەوامی هەیە و بەڕێزی شان بشانی ئێمە لەوێ بووی پێم خۆشە بەڕێزت باسی ئەوە بکەی ئەو دیمەنانەی کە بینیمان تاکی ئێمە بەخشندەیە سەرباری هەموو ئەوەی کە زۆر جار لێیان سندووە غەدریان لێ کردو بەڵام هێشتا ئەو تاکە ئەو ڕۆحیەتەی تیامە تۆ بۆ ئەوەی کە تاک ئەم ڕۆحیەتە تایە پەروەردە بێت تایە گەشەبکە ئەبێت چی بکەیت بەڕاستی ئەوەی کە ئێمە بینیمان هێشتا هەر لە ئێمە زۆر جوان ماوە بەڵێ بەیانیتان باش زۆر سپاس من دەمێت پێشەوەی بسمەناو تەوارەکەەوە سپاسێکی زۆر تایبەتم بۆ هاوڕێیانم لە کورسات بەڕاستی کە منەوە 5 ڕۆژەی کە لەوێ بوومانی بینیمەوان چەند پێشمەرگە ئاسانە بەڕاستی بۆ هەموو ڕووداوەکان بۆ هەموو بارودۆخەکان کە بەردەوام خۆتان بە تایبەتی و برادرانی تریش بۆ تایبەتی برادرانی مناڵ پارێزی کوردستان هاوڕێیانی CDO هۆرازین ئەوانە کۆمەڵێک سەرباز بوون کە بەڕاستی لەم هەڵمەتەیە کارێکی زۆر گەورەیان کردووە بەڕاستی جێگەی دەستخۆشین سپاس دووبارە بۆ ئێوە بۆ هاوڕێیان هەموو ئەوانی لە کورساتن چکە زۆر ماندوونە ناسانە ئیشیان کرد لەگومان کولتوری بەخشین و ئەو پەروەردەیە کە ئێمە بە تایبەتی لە ناو کورداوە لە ناو یا بە تایبەتی تر لە خەڵکی سلێمانیایی بینی بەڕاستی وەکو کاکاری لە پێشووتری بەرنامەکە ئاماژەی بۆ کرد ژیان بەردەوامە کۆمەڵک کارەسات و دیمەنی زۆر ناخەشێن ئەبینی بەڵام لە بەرامبەریشە کۆمەڵە دیمەنی جوانە بینی کە هێشتا پێت ئەوەت بۆ دووباتە کاتەوە کە ژیانە بێ بەردەوام بێەوە تا ئەم دەستە جوان و میهرەبانانە ما بێ و ڕەنگە هینی ئەوەمان نەبێت کە ناومێت بین و ڕەشبین بین خۆتان نەزانن ئەو کارەساتانی کۆڕ و دوان هەم کارەساتە سروشتەکان بەڕاستی ئینسان نائیلمیان پێ هەیە و نەزاریاریان پێ هەیە ئەو ڕۆ لەوانە ڕەنگە سبێنە لە ئێمە بێ ڕەنگە لە شوێنێکی تر بێ ئێمەی کوردیش لە باشوور بەڕاستی خۆتان نەزانن بە درێژایی 100 ساڵی ڕابردوو غەدرمان لێ کراوە تووشی زۆر کارەساتی هەم دەستکرد هەم خۆکرد و هەم سروشتیش بووینەتەوە بەڕاستی و دەستیشمان گیراوە مەسەرەن لێمان وەکو کوردەڵێ لەمان قەوماوە خەڵک بەهانامانەوە هاتووە کوردانی ڕۆژهەڵات بە تایبەتی بە دەمانەوە بوون وە خەڵکی تریش بەڕاستی ئەمە وای کردووەم پەروەردە جوانە لەناو کووردا وەک ئەرکێکی ئەخلاقی ئاینی و ئینسانیانەکە هەمانە چکە خۆتان نەزانن ئێمە گەر مەسەلەی کۆمەک و هاوکاری و بەخشندەی مرۆڤەکان ئەگەر وەکو لایەنێکی دینی لێکی بیتەوە ئەرکێکی ئاینیە و ئینسان بەردەوام لەو ماڵی کە هەیەی کە ئیبەخشێ و کۆی کە هەمووان نەزانین لە ڕووی ئاینەوە کە خوا فەرمێ کە ماڵ بەبەخشین هیچ کەم ناکە بۆ ئەم کولتورە جوانە تا ئێستا لای ئێمە بەردەوامە لە ڕووی ئینسانی و مرۆڤایەتیشەوە گەرە ئاین و ئەدیانێکی تر هەبێ هەموو ئاین و ئەدیانەکانی تر کە لەسەر زەوی بوون هەمویان ئاماژە بەوە دەکەن دەبێ مرۆڤەکان دەستی هاوکاری بۆ یەکتری درێژ بکەن بۆی بتوان لەو میحنەتە یا لەو کارەساتە لەو کێشە و گرفتی کە هەیەی دەربازی بێ ئەمە کوای کردووە کۆمەڵێک بابەتی تر لە ناو میلەتی ئێمە وەکو کولتور بچەسپێ کە لەوانە مەسەلەی بەخشینە و هیچ بارودۆخێک ناتوانێت ئەمە بسڕێتەوە خۆتان نەزانن ئێستا بارودۆخی باشووری کوردستان لە ڕووی ئابووریەوە ئەوەندە باش نییە و ڕەنگە زۆر خراپیش بێ و ڕەنگە هەزاران ئایلە ڕەنگەی ناوێ هەر حقیقەتە هەزاران ئایلە لە ناو شاری سلێمانی لە هەولێر لە دهۆک لە شوێنەکانی تر پێویستیان بە کۆمەک بێ پێویستیان بە هاوکاری بێ بەڵام کاتێک هەیەتە سەرەوەی کە خەڵکێکە بینێ لە خۆی خراپترە
و حاڵەتێکی بەسەریا لە خۆی وەک بارودۆخی خراپترە ئەوە چێ دەست پێشخەریەک و وەکو خۆتان وتان لەناو کەمپینەیە کۆمەڵێک دیمەن و کۆمەڵێک چیرۆکی زۆر باشی تیا بوو کەسێکی تیا بوو هەر 5 ڕۆژەکە ئیشیە کرد کابراایەک بوو یەک دوو ڕۆژێکی چلی کوردی لەبەر بوو ئەنی لەگەڵان دێ برادرە ئەنی هەستە کرد کە ئەمە خۆی ناتوانێت مەسەڵەن کۆمەکێکی مادی بکە بەڵام هاتووە بە کرێکاریکردن و بە دەستگیرۆیکردنی ڕەفیقەکانیانی ئەمانە کۆمەڵێک شت بوون کرێکاریتیا بووتی من دەچم مەیدانی کرێکارەکان چاوەڕوانی کارم دەزانم کار نییە زۆر جار بە دەڕۆژ وەستاوم کارم نیە وتم ئەو کە ناتوانم هاوکار بم خۆ دەتوانم بە کارکردن لێرە ئەنی ئەوە بۆ خۆی مهمە یا مەسەڵەن بۆ نمونەیەکی وەکو نەنە خورشیدە بەڕاستیەوە ئەنی جێگەی ڕێز و تەقدیرە کە ئێمە هێشتا خەڵکیەوەمان ماوە کە پارێکی زۆر کەمیشی هەیە دەساتێکی زۆر کەم هەیە بەڵام ئەی بەخشێچکە پێی وایە خەڵک لەو هێشتا ئەم لە خەڵکێکی تر باشترە بۆ کۆمەڵک دیمەنی جوانی ترکە کورسات هەموو ڕسمووینەکانی هەیە بەردەوام نیشانێدا یانی ئەمە بۆ خۆی ئەم دووپاتکردنەوەی ئەم کولتورەیە لە ناو میلەتی ئێمە و بە تایبەتی لە سلێمانیشە یەک باوەڕ ناکەم بارودۆخێک ڕووداوێک شتێک ناتی بێتە پێشەوە سلێمانی پێشەک نەبوو بێتیایە و کورد بە تایبەتی بە شێوەیەکی گشتی و سلێمانی لە ناویشە و هەمیشە خۆتان دەزانن کورساتیشی شێک بۆ لەوانی کە هەمیشە مبادرەی بۆمانە کردووە خەڵکێکی زۆریش لە دەوری بۆەوە هاوکاری کردو بۆیە ئەمە زۆر گرنگە و ئەم بابەتە من پێم وایە لە ناو پەروەردەیە ئیشی لەسەرەکرێت بێگومان من خۆم لە نزیکەوەمە پێش ئەم بەداخۆم کارەساتە لە ناو پەروەردە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەکان بخۆم کە بەڕێوەبەری پەروەردەی شارباژێڕم بە ئیمکانێتێکی زۆر کەم بەڵام توانیمان هاوکارێکی زۆر باشی خەڵکی تر بکەین بۆ نمونە ئێمە لە بۆ 2 کە ڕۆژی هەڵمەتی بەرەنگار بوو 2 عەفو ببورن بەرەنگاری شێرپەنجە بوو هەڵمەتێکی گشتیمان ڕاگەیان و توانیمان کۆمەکێکی زۆر باش نزیکی 100 ملیۆن دینار بۆ ئەو مامۆستا و خوێندکار و فەرمانبەرە بەڕێزانەی کە تووشی ئەو حاڵەتە بوون ئێمە کۆمەکیان بکەین خۆ کۆمەکەکەی ئێمە ناتوانێت دەردی ئەوان عیلاجکە هەموو مەساریف و ژیانیان بۆ بجێڕێتەوە بەڵام لانی کەم ئاهێک دێنێتەوە بەبەرەوەی کە ئێمە ئەبێ لە کاتی ڕووداوە ناخۆشەکانە هاوکار و هەمانگی یەکبین بۆیە ئەمە لە ناو پەروەردەیە زۆر گرنگە من لە ناو چۆن لەم چەند ڕۆژەی ناو ئەم کەمپینی ئێوەیە کەمپینی کە بۆ باکوور و ڕۆژئاوای کوردستان کرا کۆمەڵە دیمەنی جوانی تیا بوو لە ناو ئەو کۆمەکانەشی کە لە ناو پەروەردە کرێ کۆمەڵک دیمەنی جوانی تیا کە مناڵ خۆی ئەتوانێت ببەخشێ ئەمە بۆ خۆی یەکێکە لەو ئیشانی چەند گرنگە قسەکەشم پێ بڕیت ببوورە ینی باسی ئەوەت کرد پەروەردە لە وڵاتان بۆنمە ئەگەر بتەوێت کارێکی خێرخوازی بکرێ یان بۆ خوێندنگەکە شتێک پێویست بێ بە خوێندکارەکان دەڵێن کەمپینێک یان هەڵمەتێک ڕابگەێنن فەندە کۆی بکەنە پارە کۆ بکەنەوە ئیتر خوێندکارەکان شتێک دروستەکەن ئەم کەلتورە خەریکە لەنێو پەروەردەی ئێمەش دروستە بێ ئێمە لەنێو کەمپینەکەماندا بەردەوام وتمانە مناڵەکانتان بێنن فێری کللتوری بەخشینیان بکەن باشە چەند گرنگە لەنێو پەروەردەیە وانەیەکە بێت تایبەت بێ ببەخشین یعنی یان بە پراکتیک بەڕاستی وەکو خۆتان باسەکەن کە جێگەی دەستخۆشی ئێوە پێی هەستاون بۆ ئەمە گشتگیر نەکرێ بە سیستەمی پەروەردەیە لە ڕاستیدا بەشێک لە مەهامی پەروەردە لایەنە کرداریەکەیەتی کاتێک ئێمە زۆر جارێ مەسەڵەن تۆ دایک و باوکێک کێشەیەکی مەسەڵەن من بەردەوام ئامۆژگاری مناڵەکەمەکەم واڵێم بەگوێ مناکە لە کاتێکا بیاگایە لەوەی کە بەشێکی پرۆسی پەروەردە بەشێکی زۆری وە گرنگی بریتێ لە لایەنی کردداری بەسەرەن تۆ گەر مناڵەکەت بە مناڵەکەت بڵێ جنێومەدە بەڵام خۆت کەسێکی جنێو فرۆش بێ مناڵا بەگوێت ناکە ئەبێ بە لایەنی کردداری خۆت پێی نیشان بدەیت کە تۆ کەسێکی زمانشیرینی وە دەرئەنجامەکانی زمانشیریش چیە بێ ئەمە واکە مناڵەکەت خۆی ئیش بکە کاتێک کە تۆ قسە لەسەر بەخشینەکەی کاتێک قسە لەسەر هەر لایەنێک لە لایەنە باشەکانەکە ئەبێ خۆت لە بەکردەوە نیشانی بدەیت بۆیە بابەتی بەخشین و هاوکاری و دەستی یەکتری گرتن بەڕاستی یەکێکە لەو بابەتانی کە ئەبێت پەروەردە کاری جدی لەسەر بکە و کاریشی لەسەر کردووە تا ڕادەیەکی زۆر لایەنەکەشی زۆر کردداریە مثلا تۆ کاتێک کە مثلەن بابەتێکی وایەتە پێشەوە خۆت دەست پێشخەریەکەی ئەو کاتە مناڵەکەش خۆی توانێ ئەمە بکە تێگا لەوەی کە ئەم دەستگیرۆیە چەنە گرنگی هەیە و چەنە کاریگەری هەیە لەسەری بۆیە حتا نەک بۆ خەڵکی تریش بۆ هاوپۆلەکانیان بۆ ئەوانی کە لەناو قوتابخانەکانی خۆشیانە ئەتوانن لە بریەوەی کە مەسەڵەن کەسێکی شەڕانگێز دەرچێ و مناڵێ بێ هاوڕەکانی زیانی لێ بکەن نەخێرە بێ بە کەسێک کە دەستباری ڕەفیقەکانی
گرفتانی بێ ئەم کللتورە لە ناو ناخیا وردە گەورات بێ و واکە کۆمەلگە بەشێک لەو کێشان و گرفتانی کە هەیەی چارەسەرێکە بۆیە زۆر گرنگە پەروەردە ئیش لەسەر ئەمە بکە و خۆشبەختانە ئێمە ماوەکانی ڕابردووە تا ئەم فترەی پێشوش بە لایەنەکردارەکەی سەلماندوومانەوە کارمان لەسەر ئەمە کردووە کە تا چەند دەستبارکردنی یەکتری و دەستگیرۆییکردنی یەکتری گرنگە بۆ ژیانی کۆمەڵایەتیمان ئەمە وای کردووە کە ئەم پەیوەندیە کۆمەڵاتیانی کە بەداخەوە ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان لە ناوی بردووە و هیچی نێشتەوە ئەمەواکە هەمومان کاتەوە بەیەک ئێمە لەم کەمپینە 5 ڕۆژ بەیەکەوە بین زۆرمانی واتیا بوو 6 مانگی بە یەکتریمان نەجی بوو مەسەڵەن من خۆم هەر ڕەفیقەکانی خۆم لە کورسال لە شوێنەکانی تر بۆی کار و ئیش و مەشغوڵێتەوە زۆر یارم ندی وەزەم 5 ڕۆژ ئێمە بەردەوام بێکەوە بووین بۆ کاتێک کە ئەم باروخدۆخانێتە پێشەوە کە هیچمان ئیش ئاگامان لە ئیش یەکتری خۆمان نامێنێ هەموو ئیش ئەسلەکەمانەوە بێتە سەرەوەی کە دەستی خەڵکێکی تر بگرین و هاوکاری و کۆمەکی خەڵکێکی تر بگرین کە لە ئێمە زیاتر پێویستیانە خەڵکی ئێمەش پێویستی پێیەتی بەڵام ئەوان پێویستی زیاتر بۆیە ئەم دیمەنە جوانانەی ناو ئەم کەمپینانەی کە من بەڕاستی لەم چەند ڕۆژەیە بینیم هەندێک تر ژیانی لا جوانتر کردوم وای کردووە زیاتر گەشت بینەوە زیاتر ئومێدێ بە ژیانە بێ وا بکە هیچ بارودۆخێک نەتوانە ئینسان و ژیان بەربەتاوەتی لە ناو بەرێت چکە بۆ کوتمان لە هەموو ئەو ناشرینیانەی کە هەیە لە ناهەوام و ئەو ناڕەحەتیانی کە هەن هێشتا دیمەنی جوانی وەکو لە نەخورشیدە و هەموو مناڵە جوانە بینی کە بەڕاستی بووکەڵەکانی خۆی یاریەکانی خۆی هێنای پێشکەشی ئێوەیە کردیا ئێوە تابینی خۆتان بەڕاستی مانە کۆمەڵە دیمەنی جوان بوون یا دەخیلێکی داناوە ڕۆژانە پارەی خۆی تێکردووە بەخشیوێتی بەڕاستی ئەمانە خۆگەر بۆ سەر سوسیال میدیاش بێ دەستی خۆش بێ هزار جار خۆزگە هەمومان ڕسممان بگرێت تا یارمەتی خەڵکمان با و ڕسمیشمان بگرێت دامان بەزاندایە نەک بەو جۆرەی کە ئێستا بەداخەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بینی ینی زۆر جار تعلیقە درێ زۆر جار ببینە کاکاری مەسەڵەن خەڵک بەفر دڵی خۆشە ڕسمەگرێ هزار تعلیقی لێدەن هزار تیر و توانجی لێدەن بەڵام ئەگەر جنێوێک دابنێ ئەگەر قسەی ناشرین وانە بنێن خەڵک هیچی پێ ناڵێ بۆیە باڕێگە بدەین با خەڵک دڵخۆشیەکانی خۆی دەرببڕێ پێی خۆشە چه یارمەتی خەڵکەدا قچێکە بە تعبیر لەوە بکە با خەڵک چاوی لێ بکە ڕاستی حەق ئەمانە وای لەبێ ئەم کللتورە زیاتر داببەزێتە ناو هەمومان وامان بکاکە ئەنی من زۆر جار لە هەندێک لە حاڵەتەکانە بگوێم لێی بۆ توانە خەڵکی خۆشمان پێویستمان پێێتی گرنگە قسەکەی بەڕێز بمبورە کە قسەکەت ئەبڕم دیمەنێکی زۆر جوان خەریکین بەیەکەوە ئەیبنین خاوەن پێداویستێکی تایبەتە ئازێتی کێشاوە خۆی هاتووەتە ئەوێ و بیستێتی خۆی لەوێ ئامادە بێت و ئەو هاوکاریە پێشکەش بکە چی لە تاکێک وا ئەکات خۆی هەر بە قسەکەی خۆت زۆر جارلانێ لە نێو خۆشمانە ئێمە زۆرێک لە خێزانەکان نەبوون بن زەختیان لەسەر ئەبێت ئەوەی کە هاوکاری کەسێکی تر ئەکەن بەڵام هێشتا سەرباری ئەوە دێت لە دەمی خۆیەگرێتەوە یارمەتی کەسێکی لێ قەوماو ئەدا ئەمە چی وا ئەکات کە ئەم ڕۆحیەتە بم شێوە یا هەبێت تۆ زەخت لە خۆت کەی بەڵام بۆ کەسێکی تر ئامادە بیفیداکاری لە ڕاستیدا پاڵمەرێکی ئینسانیانە لە ناخی هەموو کەسێکە هەیە سەحرخان بەڵام بارودۆخەکانەوە ئینسانەکانە گۆڕێەوە وای لێکا کە زیاتر وەکوتم لایەنە ئینسانیەکەی چەکەرە بکایە لایەنە لا مرۆڤانەکەی بەڕاستیە لایەنی مرۆڤ دۆستیەکەی یا لایەنە شەڕەنگێزیەکەی زیات بکە بێگومان لەم بارودۆخانە ئینسان زیاتر پاڵمەرەکانی مرۆڤ دۆستی پاڵی پێوانێ بۆی بتوانێت کار بکات جگە لەو پەروەردەیە جگە لەو کللتوری کە هەیە وەکوتم لە ناو ئێمەیە خۆمان لەبەرەوەی بەردەوام لە ناو بارودۆخانە بووین و بەردەوام خەڵک دەستی گرتوین یارمەتی داین و هەستمان بەوە کردووە کە دەستگیرۆییکردنی خەڵک چەند گرنگەوە چەند کاریگەری ئەبێ بۆ هەموو ڕووەکان ئەنی تۆ کاتێک کە تەنها ئەوە نابینین کە مەسەڵەن کەسێک یەک شتێکە بەخشێت بەس ئەومان لە بەرچاوە لە کاتێک ئەمە نابینێت کە چەندین کاریگەری گەورەتری هەیە لە ناو لە چواردەوری خۆیان وەکوتم تەسیری لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکانی هەر لەسەر هەستی نەتەواتی ئەیانوت هەستەکەن کە بەڕاستی تر سنوورێک نییە من ئەتوانم یارمەتی براکەم بە ئەمە زۆر گرنگە لە کاتێکە لێ قەوم ئەمە زۆر گرنگە من یەک مەسەڵەن دیمەنێکی ئەلەمەی ڕۆژاوای کوردستان بەداخەوە ئەنی بۆ ئینسانم سوورەی بەردەوام لە بەرچاو بێ کەسێکی تیا بوو کرێکی بوو لە سووریایە شتێکی وایە ئەلە سەحەب ماڵەکەم دو سێ ڕۆژ پێشەوە زۆری بۆ کردوم بۆی چۆڵی کەم چکە کرێم نەداوە ئێستا هەردووکیان لەگە سەحەب ماڵەکە لەژێر خێمەیەکا بوون هیچیان نەمابوو نە ئەوەی مابوو نە ئەویش یانی ئەمانە کۆمەڵی دیمەنی نیسانە بێ بەردەوام لە بەرچاویا بێ هەرچیە کتە بێ لە یەک لەحزەیە لە چاوتروکانێکە تۆ معڕەزی بۆی لە دەستی بێ بێگومان بۆیە ئینسانیش کە
کاتێک کە ئابەخشێ یا دەستی هاوکاری و کۆمەک بۆ خەڵکێکی تر ڕاکێشێ ئەوەی لە بەرچاوەکە هێشتا ئەم لەو باشترە باش ئەم بارودۆخی هێشتا باشترە بێگومان ئەمە واکە زیاتر پاڵ بە ئینسانەوە بنێ دەستی هاوکاری بۆوانە دێشکاکەوە پێویستیان بە دەست هاوکاری ئەوە وەکو خۆتان وتان خۆشەرت نییە بەس من لە ڕۆماتی بێ ئەسڵەن وەکوتم هاوکاریکردنی ئەم ئیشانە و مثلەن قسەکردنیشی خێر وەکو خەڵک کوردەواری خۆمان ئەڵێ کاوت پێ ناکرێ بەڵام قسەیشی خێری تیا بکە بێگومان مثلەن خەڵک هاندانە خەڵک هێنانە بۆ ئەم جۆرە ئیشانە بۆی بتانی ئەم کولتورە وای لێبێ وردە سوپاس بخوا و پشتیوانی هەموو لاگەستەوای لاتۆ سلێمانی ئینێکی جوانی لەمەوەی وەرگرتووە نمونێکی جوانی وەرگرتووە وەرە ناوی شیا کورسات بەڕاست لەتی باسی کورساتت کرد باسی ئەوەشت کردوتت بۆ خۆم لە ماوەی 5 ڕۆژەیە کاتێک هەندێک دیمەن بینی ئەم بەتەنگەوە هاتنی خەڵک و بەخشینە ئەوەندەی تر ژیانی لا خۆشەویست کردم مەرجە لە بەخشین و کللتوری بەخشیندا پاڵنەرێک جوڵێنەرێک هەبێت ینی بۆ منە کورسات کە ئەم بابەتی یان ئەم کەمپینی ڕاگەیاندووە لە ڕێی کورساتەوە لە ڕێی کامێرەکانی کورساتەوە لە ڕێگەی پامەکانی کورساتەوە خەڵک زیاتر هاتەوە بدەن کەمپینەکەەوە بەشێکی زۆر لە سەرمایهدارەکانمان بەڕاستی بەسپاسەوە بەیان کە دەسێنەنا بە ڕوومانەوە هاتن بدەن کەمپینەکەەوە بەڵام بۆ خۆی پرسیارەکەی منەوەیە مەرجە جوڵێنەرێک هەبێ بۆی کە ئێمە بزانین هێشتا بەخشین و کللتوری بەخشین ماوەلای ئێمە یان نا بۆچی ونە بۆ بێدەنگە بۆ لە کەمپینێکی ئاوا ببینین بۆ بەردەوام نەبێ ئێمە شتێک هەیە بە هێنار لەناو خۆمانە مەسەڵە کە خێرت کرد با دەستی ڕاستە بە دەستی چەپە نەزانێت دەستی چەپە بە دەستی ڕاستە نەزانێت ئەم جۆرە لە ئینەگینا من ڕۆژانە ئاگادارم کە چەندین خەڵکی مرد و خەڵکی چاکەخواز و خێرۆمەند هاوکاری خەڵکن و هاوکاری هەتا مؤسسەکانی حکوومەتیش لە ناویشانە کەتی پەروەردەیە بەڕاستی کۆمەڵی خەڵکی زۆر باش ئەوەی کە ئەم چەند ڕۆژە من لە کەمپینەکە بینم هەر ئەوانن دەستیان بە زۆر خەڵکی تر و لایانی ترەوەی بەڵام ئەم بابەتانەی کە لەسەر ئاستی مەسەڵەن کاتێ سەر مەسەلەی نەتەوایەتی و کاتێک ێتە سەر مەسەلە ئینسانیەکە لە شوێنێکی ترن لە وڵاتێکی ترن بێگومان پێویستی بە پاڵنەرە پێویستی بێشێکە دامی بکاوە بیژوڵێنێ و بە سوپاسێکی زۆر هەمیشە کورسان لەمەیە پشکی شێری بەرکەوتووە و ئەو بە دەمەواتنی خەڵکیش بەڕاستی ئەنی من هەر ئەو ڕۆژەی کە ینی ڕۆژی سێشەمە کە پشوو ڕاگەێنرا بوو هەرو دقی زانیم کورسادەوەی کردم بۆ خۆم یەکسەر هاتم کە لەگەڵیش کەوتمە پەیوەندی لەگەڵ کۆمەڵی خەڵک لەگەڵ مامۆستا لەگەڵ ئەمە برادر وای لێ هات ینی ئەو هینەتە بینی کە کورسات توانێت ڕۆحیەتە دروست کا بە تایبەتی لەم بارودۆخانەیە و لەگەڵیش کۆمەڵی خەڵکی سەرمایەدار و تا لە پارێزگار و لە قایم قام و لە ڕێکخراوەکانەوانی کە لەگەڵ تانابوونەوەی برادرانی CTO مناڵ پارێز و هۆرایزن و کۆمەڵی خەڵکی تر کە خۆبەخشانە خۆیان هاتەبوون ئەمە ئەم دافعەیەوەکە بۆیە ڕاستە هەندێک پاڵنەری ناوەکی هەیە لە ئینسانەوەکە کە بەردەوام ئاگای لە خەڵکی تر بێ ئاگای لە دراوسەی بێ ئاگای لە دەوروبەرەکەی بێ بەڵام لەگەڵیش یان مەرجێکی سەرەکیەوەیە کە دەبێت پاڵنەرێکی گشتی هەبێ بۆی بتوانێت هەمومان کۆ بکاتەوە چکە وەکوتم ئەمە شتێکی تاک لایەنانە ناکتوانێت بۆ نمونە ڕەنگە گەر جەنابەت بە تەنها هاوکاری سووریا بکەی ڕۆژئاوا بکەی تەسیری نییە چەند کەسێک مەسەڵەن کۆمە بکات تەسیری نییە بەڵام کاتێک کە تۆ دێی ئەمە کۆکەیتەوە ئەیکەیتە شتێکی گشتی و لە یەک پاکێجە هەموو ئەو هاوکاریانێکان ئەمە دامێکی گەورە دروستەکە بۆیە گرنگجی ئەم هاوکاریانە یا ئەم جوڵێنەری ئەم کارانەیە کە لەلایەن کورسات و هەندێک لە شوێنی ترەوەی گرنگجەکەی ئەوەیە کە ئەم دەستە جەمعێواکە کە هاوکاریەکان کۆمەکەکان گەورەتر بێ وەرسەر ئاستی تاک تێپەڕچکە تۆ بیتوان نەچێ حەجمی کارەساتی ئەمجارە زۆر زۆر بەداخەوە گەورەیە و پێویستی بەوەیە چەندان کۆمەک و هاوکاری تری وەکو سلێمانی و شوێنەکانی تریش بەردەوام جا ئێمە ئەمان بینی هەر لە ماوەی ئەم چەند ڕۆژە نەک تەنیا هاوڵاتیان لەوێ ئامادە بوون تەنانەت هێزە ناوخۆییەکان هەمویان هەوڵیانەدا کە بەشدار بن لە پرۆسەکە ئەمە زۆر جار ئەمان بینی ئەگەر ئەو کەسانەی لەوێ بوون ئەو ڕێکخراوەکان سەرقاڵ بوون نەیان نەتوانی بەهانانە بچن یەکێک لە بەرادەران لە هێزەکانی ناوخۆ ئاهاتن یارمەتیان ئەدا سەرباری ئەرکەکەی خۆیان ئەیاندا بەشانیان کەلوپەلەکان وەلانە یارمەتیان بدە ئەوەی کە دیمەنی لەم جۆرە ئەبینرێت هەمووشان بەشانە یەک بەڕاستی وا ناکات کە ئەوەندەی تر هاندەر بێت کە ئیشەڵڵا ئەم ڕۆژانە تاوا ئەبێت بە ئومیدی خوا تێ ئەپەڕێنرێت هەرچەند بە تەنیا و بەدەستی بەتاڵ ناکرێت ئەمە بەڵام
چۆن ئایا ئەم دیمەنانەوە ناکات ئەمە وەک یادگاریەکی جوان بمێنێتەوە ئەگەر سبەی ڕۆژ من بینیم هاوسێکەشم دراوسێکەشم پێویستی پێی هەیە بە یارمەتی ئیتر من ناڵم کەواتە با بێ خەیاڵی بم خوا گەورەیە خوا ئەویش یارمەتی ئەیە مەبەستم ئەوەیە چاومان ئەکرێتەوە ئەم فەرهەنگە بۆ کاتەکانی دیکەی ژیانی شەرسیامانە ئەمێنێتەوە. گومان یەکێک لە شتە جوانەکانی ئەوە بوو کە ئەم جۆرە ڕووداوانە ئەم جۆرە کولتورە پەروەردەیە واکە کە کەس نەزانێت ینی پێگەکان نامێنن ئەنی مەسەن محافظی وەکو هاوڵاتیە گەشتیاوکە هەر بەرپرسیارەکەت تەیە و هەموو شتەکان هەموو پێکەوە بن مەسەرەوەی کە جەنابە دوتە من ئەوەی بینی مەسەرەن برادرانی لیواییەکی پاراستی سلێمانی کە خۆتانەزانن لەگەڵ ڕۆژابوون هەتا لە بارکردنە مەسەرەن لە پاراستنی ئەمنێتی شوێنەکەیە دوێنێ ئێوارەکەی درەن کە برادرانی کۆماندۆ بەڕاستی ئەوانیش هیمەت و هاوکارێکی زۆر باش بوون برادرانی ئاساییش برادرانی پۆلیس لە بەڕێوبەری پۆلیس و هەموو شوێنەکانی تر بەردەوام ینی دیمەنێک تەبینی ئەو موزایکە تەبینی واد لێت کە قەنەعەت بەوە بکەی لەم کاتانەیە هەمومانیشین بێ ئەوەی کە حسابەوە بکەیت تۆ ئەم پێگەیەت هەیە ئەسکەریە یا ئەمە مەدەنیە یا ئەمە مدیرە یا ئەمە مۆزەفە نەخێر ئەم کولتورە جوانەکەی ئەوەیە کە هەمومان یەک ئاستابین بۆی بتوانین ببین بە دەستێکی بەهێز بۆ هاوکاریکردنی هەر کەسێک کە پێویستی بێ و هەر کوردێکی پارچەکانی تری کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور بەڕاستی ئێمە من وەکو خۆم قەناعەتم وایە خۆشتان دەزانن ئێمە کۆڕۆمان بینیوە چینا بارانمان بینیوە ئەمانە بەڕاستی کۆمەڵە کارەساتی گەورە بوون جارێکتر بەڕاستی ئەوی کە بەسەر باشووراتۆ دووبارە نابێتەوە بەڵام بەڕەنگێکی ڕەنگە بۆ ئێمە چکەک دەستمان گیراوە کەم کەسمان هەیە لە جیلی ئێمەیە خوانە خواستە کوردانی ڕۆژهەڵات تووشی بارودۆخێ بن ئێمە دانیشین لێرە دەسەوسان بۆست بۆ لە بەرەوەی ئەمە وەکو ئەگەر پاداشدانەوەش بێ ئەرکمانە لەسەرمان ڕۆژئاوای کوردستان بە خۆمان دەزانن بە چ بارودۆخێک کاتەیە پەڕن ڕاستە ئێمە خۆمان بارودۆخمان خراپە بەڵام ئەوان لە ئێمە خراپترن بەڵام ئێمە لانی کەم کیانێکمان هەیە لانی کەم ئەتوانین ئەم هەڵمەتانە بکەین کە ئێمە ئێستا ئەتوانین بیکەین بەڵام ئەوان ڕەنگە ئەمانەشیان دەرفەتەشیانن بۆیە بێگومان ئەم تێکەڵبوونەوە ئەم پێکەوە هاوکاریکردنی یەکێک لە جوانەکانی کولتوری بەخشین و ئەم پەروەردەیە بەڕاستی ئەوەیە کە هەمومان بەیەک ئاست ئەتوانین دەستێکی پۆڵاین بین بۆ هەر کەسێک کە پێویستی پێمان دەستەکانە خۆش زۆر بەڕێز حسێن پەروەردەکار و توێژەری کۆمەڵاتی زۆر سوپاس بۆتەکانت سوپاس بۆی کە 5 ڕۆژیش من ئەزارم جەنابەت وجودت هەبوو لێ بۆ ئێمە گرنگ بوو زۆر سوپاس بۆ وتەکانت